زۆرترین کۆمەڵکوژیەکانیشی دژ بە گەلی کورد لەلایەن ئەو سوپایەوە ئەنجامدراون. 6 کانونی دووەمی ساڵی 2017 96 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی سوپای عێراقدا. ئەو سوپایەی زیاتر لە سوپای داگیرکەران وێرانکاری لە وڵاتدا ئەنجامداوە و ئامرازێک بووە بۆ سەرکوتکردن و چەوسانەوەی گەلانی عێراق. یەکەم هێزی چەکداری عێراق لە 6 کانونی دووەمی 1921دا دامەزرا. لە دەستپێکی پێکێنانی شێوە ژمارەیەک ئەفسەری کورد بەشداری کارایان تێدا کرد. هاوکات هێزی ئاسمانی عێراقی لە ساڵی 1931 و هێزی دەریاییش لە ساڵی 1937دا پێکێنران. لەمەوەی دەسەڵاتدارێتی حکومڕانە جیاجیەکانی عێراقیشدا سوپای عێراق لە ساڵی 1961 تا 2003 شەڕی جوڵانەوەکانی ڕزگاری خوازی کوردی کردووە و بەشداری سەرەکی بووە لە کۆمەڵکوژیەکانی دژ بە گەلی کورد لە ئەنفال و کیمیاباران و ڕاگواستن ئەنجام دراون. وێڕای تێوەگلانی سوپای عێراق لە سەرکوتکردنی گەلانی عێراق لە مێژووی دروستبوونیەوە تا ئەو کاتەی با بڕیارێکی پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە ساڵی 2003 هەڵوەشێنرایەوە. ئەو سوپایە بەشداری شەڕەکانی عەرەب ئیسرائیل لە ساڵی 1948 شەڕی 8 ساڵەی ئێران شەڕی داگیرکردنی کوێیت و جەنگەکانی یەکەم و دووەمی کەندا و داپڵۆستینی هەموو جوڵانەوە جەماوریەکانی ناو عێراقی کردووە. یەکەم یەکەی سوپا لە عێراق لەلایەن بەریتانیەکانەوە پێکێنرا. کارکی پاراستنی هێزی ئاسمانی مەلەکی بە ژمارەیەک فەوج سپێررا. هەڕەشەی جەنگ لە دژی تورکیا پاش پڕۆپاگەندەی عوسمانیەکان بەوەی مووسڵ بەشێکە لە وڵاتەکەیان وای لە بەریتانیەکان کرد فیرقەی ئیمام موسای کازم لە 6 کانونی دووەمی 1921 پێک بێنێت کە یەک ئەفسەری پێشووی عوسمانی تێدا بوو و بارەگاکەی لە ناوچەی کازمی شاری بەغدا بوو. دواتریش ئەو بەروارە وەک ڕۆژی دامەزراندنی سوپای عێراق دیاری کرا و ساڵانەش لەو ڕۆژەدا ئاهەنگ و ڕێوڕسمی سەربازی ڕێک دەخرێت. لەو کاتەوەی سیستەمی سیاسی عێراق لە پاشایەتیەوە بۆ کۆماری گۆڕا. جگە لە جەنگی عێراق و ئێران و جەنگی داگیرکردنی کوێیت سوپای عێراق تەواوی ئۆپەراسیۆنە سەربازیەکانی لە نێوخۆی عێراقدا بووە و بە ئامانجی سەرکوتکردنی جوڵانەوە ڕزگاری خوازەکان و پاکتاوکردنی نەیارانی سیاسی دەسەڵاتدارانی وڵات. بە شێوەیەک سوپای عێراق بە بەرپرسیار و تاوانباری سەرەکی دێتە ژمار لە جینۆسایدی گەلی کورد و ئەنجامدانی تاوانەکانی ئەنفال و کیمیاباران و ڕوخاندنی هەزاران گوندی کوردستان. ئەمە جگە لەوەی سوپای عێراق بەشدار بووە لە تاوانکاری جۆرا و جۆر بەرامبەر گەل و پێکاتە جیاوازەکانی دیگەی عێراق لە شیعە و سوننە و تورکمان و کەمەنەتەوەییەکانی دیکە. لە مێژووی خوێناوی خۆیدا سوپای عێراق بە قۆناغ و وێستگەی جیاجیادا تێپەڕ بووە و قەبارە و ژمارە و ئاستی هێز و توانای ئەو سوپایە گۆڕانی زۆری بەسەردا هاتووە. بە شێوەیەک لە سەروبەندی جەنگی عێراق و ئەمریکا لە ساڵی 2003 سوپای عێراق لە 300,000 سەرباز پێکهاتوو کە لە 5 فەیلەقدا ڕێکخرابوون و بریتی بوون لە 11 فیرقەی پیادە و 3 فیرقەی ئالیات و 3 فیرقەی زرێپۆش. ئەمەش لە کاتێکدا پێشتر و لە دوای کۆتاییاتنی جەنگی عێراق و ئێران ژمارەی سوپای عێراق زیاتر لە 1 ملیۆن سەربازی تێپەڕاندبوو. پاش ئازادکردنی عێراق و ڕوخاندنی ڕژێمەکەی سەدام حوسێن سوپای عێراق ڕۆژی 23 ئایاری ساڵی 2003 لەسەر فەرمانی پۆڵ بریمەر حاکمی کاتیە و کاتەی عێراق هەڵوەشێنرایەوە. هاوکات بەپێی فەرمانی ژمارە 22 دەسەڵاتی کاتی هاوپەیمانان لە حوتی ئابی هەمان ساڵ دەستکرا بە پێکێنانی سوپایەکی نوێ بۆ بەرگریکردن لە ئایندەی عێراقی سربەخۆ. دواتریش با فەرمانی ژمارە 23 هەندێک ڕێوشێندانرا بۆ سەر لە نوێ پێکێنانەوەی سوپای عێراق. بەپێی فەرمانی دەسەڵاتی کاتی هاوپەیمانانیش ئەندامانی دەستگا ئەمنیەکانی ڕژێمی پێش و پیاوانی مخابرات، گاردی کۆماری، ئەندامانی ڕێکخراوە چەکداری و ئەمنیەکانی باز، گەورە ئەندامانی ئەو حیزبە، ئافسەرانی پێشوو ئەوانەیان پۆستیان لە کۆلۆنیل بەرزترە لە ڕێزی سوپا دوور خرانەوە و یەکەم کەتیبەی سوپای نوێی عێراقیش لە مانگی تەموزی ساڵی 2003 لە سەربازگەی قەرەقوشی نزیک دیالە خولی ڕاهێنانی تەواویان کرد کە لە 160یان شیعە و لە 125یان سوننە و لە 100 کورد و لە 105 لانەتەوەکانی تر بوون. بە پێی ئامارە نافەرمیەکانیش لە ئێستادا ژمارەی ئەندامانی سوپای عێراق لە 300,000 سەرباز زیاترە. فۆرمی ناونووسینی حاجیانی گەرمیان کۆتایی